وەزی بازاری گران بوو لەبەرەوەی دلار گران بووە کە دلارش گران بوو دلار زۆر گران بوو ینی 2000 گران نەبوو نزیکەی 20,000 گران بووە ئەشیا زۆر گران بوو ئەشیا 100 گران بووە بەلای کەمی تێدەگەی یعنی لۆ نمونە ئەوەی بە چار و ڕبعەکەوانە بوویسا بوویتە 5,000 ئەوەی بەنەوەی بە بوویتە 10 تێدەگەی ئەوە شتەکەی زۆر گران بووە تەئسیری لەسەر هەموو خەڵکیش هەیە بەعام لەسەر هاوڵاتی ئەرچی شەرشانی قوڕستر بووە نارێم ئێستا لۆ نمونە بە ئەوەی بەنەوەی بۆ بوویتە 10 یعنی 100 بەلای کەمی بەرزوویتەوە زیاتریش هەیە زیاتریش بەرویتەوە بەس 100 بە کەمترین شت بە قورئان لۆ نمونە ئیمە مەزالیدا نمایە ئیمە ئێشاکەن دەزانیت چیە ئەوەی لێمان دەکڕی لۆ دەستەشکە دەفرۆشتە دوکاندارە یعنی لە بەعزە مەواتێ لە 250 زیاتر ناکە یعنی برێ ئەمرێ 500 بەس خێرەکەی کەم بوویتەوە یعنی نمونونەکەت بە بەسیتی لۆ بینمەوە شتێک 24 دانیتیدا بە ڕبعی 6,000 دەگرتەوە پێشتری بە 4.5 دەکرێت بە 4 ڕبعی دەکرێت بە ئێستا بە 5 دەکڕی 1000 پێبرێم چەند پێبرێم 6 نایبە پێبرێم 5.5 نایبە یەکی ئەوجا ئەوها خێرەکەی لە کابرای دوکاندار کەم بیتەوە یعنی شتێکی ئەوە کە ینی هەڵی بگری باوەڕ نازانم تەسەوەڕ ناکەم دەزانین و تەسەوەڕ ناکەم لەبەرەوەی شتەکان زۆر گران و بێتام گران بووە لۆکەنجینی هەرگیری بەعزە شتێکیشمان هەیە ها یعنی ئێستا شەریکات لە جێ خۆی دای بەزاندیە پێشتری خێری زۆر بوو ئێستا لە خێرەکەی خۆی کەم کردەوە دەگەی بابرێن لۆ نمونە بە 10 دۆلاری بوو ئێستا کردێ 9 دۆلار بەس فی سەبیلۆی پێی فرۆشتری یعنی ئەشای ما مەزالی تێدا نەما کابرا خەزن کابرێ چاوەڕێکاوە شتەکەەوە بۆ ئەمری واقعە دۆلار گران بوو دەبی شتەکە زۆر گرامی سەر بنابی بە دیلیتکە بازاری دائیمەن دوو سلعەگەر لێشیدا لە بازاری سلعەکەیت کە دێتە چیهان ئەوە تربی هاوڵاتی ئەوی هەردەبژێری بەرزکردنەوەی نرخی دۆلار لە دەسەڵاتی ئێمەدا نەبوو بڕیارێک بوو لە بەغدا دەرکرا و جێبەجێکرا ئێستا نرخەکەی لە دەوروبەری 1400 دینار بۆ هەر دۆلارێک دیاری کراوە بەڵام تاکو ئێستا ئەو جۆرە ئیستیقرارە نییە ئەمە لە بەسەرەتاوە هەوڵمانداوەکەوە سەقامگیریەک لە ناو بازارەکان هەبی بۆ ئەوەی ڕێگری لە بەردەم ئەو کەسانە ڕێگری لەوانە بکرێتن کەەوە هەوڵ دەدەن کە ئیستیغلال بکەن نرخ بەرزکەنەوە بە شێوەیەکی ناشەرعی لەبەرەوەی لە کاتی بوونی ناسەقامگیری ئەو جۆرە کەسانە زیاتر بواریان بۆ دەڕەخسێکە ئیستیغلال بکەن وەڵام ئێمە لەگەر بەرزکردنەوەی نرخی دۆلار ئێمە لژنەکانمان چاودێری بازاڕی کرد بە بەردەوامی لە سەرەتاوەش ڕامانگەیان ئێمە ناتوانین بڵین کە نرخی هیچ شتێک ڕێگە نادەین بەرز بکرێتەوە بەخۆی شتێکی سروو شتێکەوە نرخی دۆلار بەرز بوویتەوە نرخی کاڵاوشتومەکەکانیش بەرز دەبیتەوە لەبەرەوەی زۆربەی زۆری ئەو کاڵاوشتومەکانە و پێداویستیانەی ئێمە هاوردەکراوە هاوردە دەکرێت لە دەرەوە ناشکرێت و کە ڕێگری لێ بکەی بەرژەوەندی کاسبکاران و بازرگانانیش بۆ ئێمە گرنگە هەرچۆن بەرژەوەندی هاوڵاتی بۆ ئێمە گرنگە مە دەبی هاوسەنجەک لە نێوان هەردوو لا ڕابگرین بەڵام ئەوەی گرنگە ئیستیغلالەکە نەبیتن ڕێژەی دۆلار دیارە بەس ڕێژەیەک بەرز بوویتەوە خۆراکیش یاخود کاڵاوشتومەک ئێمە ڕۆژانە لە چاودێری بازرگانی کە چاودێری بازارەکانیش دەکرێت هەروە لەلایەن لیژنەکانی قایمقامێتشەوە دیاری کراوە نرخی کاڵاوشتومەکەکان زۆربەی زۆری بەتایبەت ئەوەی پێداویستی سەرەکی هاوڵاتیە خۆراک کە لە هەمووی گرنگترە دەتوان بڵێم خۆشببختانە بە جوهدی هەموو لایەک تواندراکەوە ڕێگری لە بەردەم خەڵکەکی زۆر بکرێتن کەەوە هەولیدا ئیستیغلال بکە و شوێنێکی زۆریش داخرا بەڕاستی ئێمە لە کاتی سەردانەکانمان حاڵەتە بوو کە نرخی دۆلار 1,000-2,000 دینار جیاوازی هەبوو لەگەڵ بازار ئیزراعەتمان لەگەڵی کردیە نرخی کاڵاوشتومەکەکان کە جیاوازی هەبووە لە ڕێژەی خۆی زیاتر فرۆشتی ئیزراعەتمان لەگەڵ کردووە شوێن هەبووە هاوڵاتی ئاگداری کردینەوەکەوە
نرخەکان بەرزکرێتەوە مە لیژنەکانمان ناردێ بۆ ئەوەی ئیجراەتی پێویست بکاتن بۆیە لیژنەکان هەر هەمووی بە بێ جیاوازیش کارەکانی خۆیان ئەنجامدا بەردەوامیشن ڕێگەژ نادەینکەوە کەس استیغلالێکی وا بکاتن کە زەرەر لە هاوڵاتی بداتن نرخەکان دیارە کە چەندی بەرز بوویتەوە تەنها چەند کاڵاوشتومەکەک نەبی نرخەکەی زیاتر لەوانی تر بەرز بوویتەوە ئەوەش وەکو زەید بۆ نمونە زەید شیری منداڵان ئەوەش هۆیەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە سەرچاوی نرخی بەرز بوویتەوە ینی زائدەن کە نرخی دۆلار بەرز بوویتەوە نرخی ئەو کاڵایش بەرز بوویتەوە وای کردووە زیاتر پێوە دیارە ئەوی تر زۆربەی زۆری نرخەکانی جێگیرە ئێمە ئەگەر باسی ناو بازار و سنتەری شار بکەین متابعەش بەردەوامە سوتەمەنیش وەکو خۆراک ئەوی شاوردە دەکرێت بازرگان دەچی دەیکڕی کۆمپانیەکان دەیکڕن و دەیفرۆشنەوە خۆشتان دەزان نرخی نەوت بەرز بوویتەوە ئەو موادەی کە لە بەرهەمهێنانی سوتەمەنی بە تایبەت بنزین بەکاردێنرێ ئەویش نرخی بەرز بوویتەوە شتێکی نۆرمالەکەوە تا ڕێژەیەکی کەم ئەویش بەرز بیتەوە بەڵام ئەویش استیغلالی تێدا نەبی خۆت دەزانی چێبڕچێ هەیە لە نێوان کۆمپانیەکان ئەوەش شتێکە لە بەرژەوەندی هاوڵاتیدایە بەڵام بەو مەرجەی لەسەر حسابی کوالێتی بنزینەکە نەبیتن ئەو چێبڕچێ وای کردووە کەوان نرخ بەو شێوەیە نەتوانن بەسەر هاوڵاتی بەرزیکەنەوە وەڵام سوتەمەنیش وەکو خۆراک وەکو هەموو کاڵاوشتومەکەکان تر بڕێکی لە دەرەوە دێ بڕێکی لە شارەکانی تری عێراقدێ بڕێک بەرهەمی کۆمپانیای کەورگۆزکە کۆمپانیای کارە بڕێکی تر ئەوەی لە بازیان پاڵاوگەیەکەیە بۆیە سەرچاوەکانی یەک سەرچاوە نییە و حکومیش نییە تاکو حکوومەت نرخەکی جێگیرکراوی بۆ دیاری بکە